لە کۆتاییە نامەوێت سەرتان بیەشێنم ئەمەوێت بە کورتی و بە کوردی ئەم بابەتە کورتکەمەوە. ئێمە پرسیارمان کرد بۆچی کۆمەڵێک کەس لە کۆمەڵگەیە هەست بە بەرپرسیارەتی ناکەن بەرامبەر پاک و خاوێنی. بە تایبەتی تر ئێمە لە جەژنی قوربانین ئەبینین شەقامەکانمان زۆرێکی مسلمانە قوربانیەکی کردووە ویستێتی قیامەت بەرێتەوە، بەڵام لەم لاشەوە تەندروستی خەڵکەکە تێکەدا بە فڕێدانی پاشماوەی ئەو قوربانیە بۆ سەر شەقامەکان کە ئەمە بەڕاستی ناتەندروستە. ئێستاکە پەتای خوێنبەربوون بڵاو بۆتەوە کە زۆر گرنگە. ئێمە پاک و خاوێنی خۆمان حتا گۆشتەکانی کە ئەیکڕین کە سەریە بڕین بیپارێزین بۆ ئەوەی تووشی ئەو نەخۆشیە نەبین. ڕێنمایەکانی تەندروستی بە هەموو بڕگەکانیەوە تەطبیق بکەین کە ئەو واجبێکی شەرعیە، هەل لە ڕووی دینی و واجبە تۆ ئەنجامی بدەیت، تۆ پاک و خاوێنیت لەسەرە. وەڵاممان دەستکەوت لەلایەنی ئەو بەڕێزانەی کە بینیتان ئێمە شرۆڤەمان بۆ وەڵامەکانیان کرد، خاڵمان لەسەر پیتەکان داناوە، ئێستا ماوەتەوە جەنابتان بیخوێننەوە. یعنی چی؟ یعنی هەمومان پێکەوە لە دوای ئەم بەرنامەیە لە دەرەوە تەطبیقی بکەین. من نامەوێت لێرە قسە فڕێ بدەم بە قسەی زل بەرامبەرەکەم بخەڵەتێنم. من کردارم ئەوێ من سبەینێ ئەم بەرنامەیە کە بڵاو بووە کۆمنتی زۆری بۆ هات، ڤیوی زۆری بۆ هات، لایکی زۆری بۆ هات، لە لای من ئەوە نەگەرنیە بە ئەندازەی ئەوەی کە کەسێک لەسەر شەقام بە قسەی کردووم ئەو کاتە سوزدەی شوکرە بەم بۆ لەبەرەوەی توانیومە بە عەمەلی چاکسازیەک ئەنجام بدەین. هەر بەڕێزێک ئەوێ یان پێشنیاری بابەتێکمان بۆ ئەکا پێی باشە باسی بابەتێ بکەین لە یەکێک لە ئەڵلقەکانە حەزەکەین بەشدار بن لەگەڵمانە بابەتەکانتانمان بۆ بنێرن لە ڕێی واتسئاپەوە یان لە ڕێی تەلێگرامەوە یان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بۆ ئەوەی ئێمە بتوانین زیاتر بینە ناو کێشە و مەشاکلی خەڵکەکە.